ئێمە زیاد لە ساڵێکە لە نەخۆشخانەی قەڵا داوام دەکەین. هەزاران نەخۆشسوودیان لەو نەخۆشخانەیە وەرگرتووە. نەخۆشخانەی قەڵا لەلایەن خێرخوازانی گەرمیانەوە دروست کراوە، پاشان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە موچەی کارمەندانی دابین نەکرا. بەشێکی کەمی کارمەندەکان نەبێت لەسەر بودجەی پەرەپێدانی کۆرۆنا بوون. ئەوە بوو ماوەی 4 مانگە هیچ موچەیەکمان وەرنەگرتووە و گرێبەستەکانمان کۆتایی هاتووە. پێشتری چەند جارێک موچەکانمان دواکەوتووە. زۆربەی ئەو کارمەندانی کە لەوێ خزمەت دەکەن بژێوی ژیانیان لەسەر ئەو موچەیە و هەروەها بێبەش کراوی لە شایستەدارایەکان وەکو هاندان بۆ کارمەندانی کۆرۆنا. و داهاتووشمان دیار نییە کە چی لێ دێت. ئێستا داواکانی لەلایەن پەیوەندیدارەکان هەرچی زۆر بەدەم داواکاریەکانمانەوە بێن کە ئەویش مافێکی سەرەتایی خۆمانە کە دابمەزرێن و ئەم ساڵێکە لێرە خزمەتمان کردو بە خزمەت بۆ ماحسابێ و موچەی ئەو چەند مانگە کە فۆداوە وەریگرینەوە و چیتر چاوەڕێی دەستی خێرخواز و هیچ لایەنێک نەبین جگە لە حکوومەت بۆ دامیکردنی موچەکانمان. کارمەندەکانمان بەو پەڕی خەمخۆریەوە جگە لە نەخۆشخانەی قەڵا لەبەر کەمی میلاک کەلێنی بەشە جیاوازەکانی نەخۆشخانەکانی گەرمیانیان پڕ کردوتەوە، وەکو قاوشی مناڵان و ساڵی عەمەلیات و تاقیگە و دەرمانخانە و بەشی فریاکەوتن. هەروەها ڕۆژانە چەند داهاتیم لە نەخۆشخانەی قەڵاوە سەردانی هەموو بەشە جیاوازەکانی نەخۆشخانەکانی کەلا دەکەن کە ئەوانی گومانی کۆرۆنایان لێ کراوە بۆ زیاتر بەهانەوەچووی نەخۆشخانەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا بەلایەنی کەمەوە. 6 نەخۆش لە نەخۆشخانەی قەڵایە کە ڕۆژانە بەردەوامی چارەسەر وەردەگرن و 10 نەخۆشیش لەو 6 نەخۆشە لەسەر ئامێری هەناسەدانی دەستکردو پێویستی بە چاودێری وردی پزیشکیە و ئێمە لەوە زیاتر ناتوانین بە بێم موچە بەردەوام بین و دیار نییە چارەنووسی ئەو نەخۆشانە چی لێ دێت لە ئەگەری وازهێنانی ئێمە. لە بەدەمەوە هاتنمان ناچین لە هەفتەی داهاتووەوە ڕێگای جیاوازتر بگرینە بەر و لە بەدەمەوە هاتنمان مای دڵسۆزیتانە بۆ گەرمیانی شەهید و ئەنفال کراوان.